ناڕەزایەتیەکان دژی سزادانی گیراوانی بادینان بەردەوامی هەیە. لەو چوارچەوەیەدا ژمارەیەک لای یاساناسان لە بڕیارەکانی دادگا و سزادانی 5 ڕۆژنامەنووسی چالاکی بادینان نیگەرانن. ئەندامێکی پێشووی ئەنجومەنی باڵای دادوەری دەڵێت بوونی دەستگای ئاسایش بەلایەنگری لە کەیسەکەدا مەترسی گەورەیە بۆ سەر ئازادی و دەسەڵاتی دادوەری و لە سەردەمی ڕژێمی بەعسیشدا شتیوان نەبیدراوە. ئەو 5 کەسە لە دەرەوەی یاساکان و بەبێ بوونی بەڵگەی پێوی سزا دراون. ئەو داوا لە سەرۆکی هەرێمیش دەکات دەسەڵاتەکانی بەکاربێنێت و بە بڕیارێک لێبوردنی تایبەتیان بۆ دەربکات، چونکە وەک ئەو دەڵێ ئەم کەیسە ئابڕووی هەرێمی کوردستانی لای وڵاتانی دەرەوە بردووە. دەبارەت بە تاوانەکە خودی ئەو شتەی خراوەتە پاڵەوان تاوان نییە. ئەنیوان چیان کرد؟ وار بەدەمی خۆیان ئەڵێن زانێڕێندا بە ڕێکخراوی حەڤەی شوبات. هیچێک نەزانێ ڕێکخراوی حەڤەی شوبات CIA سویدیە. حەڤەی شوبات کۆمەڵە کوردی تاراوگەن پێیزێکیان لە فەیسبوک دروست کردووە. ئێجا ئەوە چی؟ بە کورت و مختصر ئەم کەیسە کەیسێکی سیاسیە. بۆ تۆقاندنی دەوڵەت، بەکارهێنانی دادگا بۆ تیرۆری دەوڵەت، ئیرهابی دەوڵەت. بە تایبەتی لە دهۆک و بادینان نابێ خەڵک بیر لە خۆپیشاندانیش بکاتەوە. سەرۆکی هەرێم تۆ دەسەڵاتی لێبوردنی گشتیت هەیە. پێویستی بە ڕەزامەندی کەسیش نییە. ئەنجومەنی وەزیران لە بەغدا پێویستە ئەنجومەنی وەزیران پێشنیازەکە تەقدیم کا بە سەرۆک کۆمار. لە کوردستان مادەی 10 بەرگەی 6 فقط سەرۆکی هەرێمە. ئەم دەسەڵاتە بەکاربێنە بۆ ڕزگارکردنی سومعەتی هەرێم، بۆ بەکارهێنانی دەسەڵاتەکانی خۆت. خۆشت ناڕازی ئەگەر نییە ئەترافکە بڵێ من دەسەڵاتم نییە و من بم لە جیات تۆ ئیستیقالە دەکەم. چییە؟ کارتۆنی بۆچی باشە؟ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، پەرلەمانتاران، کەساتی و کۆنسۆڵخانەکان لەسەر کەیسی سزادراوانی بادینان هاتوونەتە دەنگ، بەڵام دادگای پێداچوونەوە بڕیاری خۆیدا و سزای پێشووی دادگای بە 6 ساڵ زیندانی بەسەریاندا سەپان. قسەکردن لەسەر ئازادی و پەردە هەڵماڵین لەسەر گەندەڵی لای دەسەڵات قبولکراو نییە. ئەوەی بە ئازادی بنووسێت ڕوبەڕووی گرتن و سزادان دەبێتەوە. ژمارەیەک چالاکی مەدەنی و ڕۆژنامەنووس لە زۆنی زەرد لە ترسی سزادان و زیندانیان هەولێریان جێهێشتووە و ئێستا ڕوویان لە سلێمانی کردووە. من نەباقم بڕیوە، نە گەندەڵیم کردووە، نەخیانەتی نیشتیمانیم کردووە، نەوەکو عشایرەکەی دەڵێت ژنم هەڵگرتووە. قەزێ من قەزێکی سیاسی و ڕۆژنامەوە نییە، پەیوەندی بە نووسین و ڕەخنەوەیە. من داوام کرد و مەحامیەکانی داوایان کرد کە یاسای ژمارە 35 ساڵی 2007 من دادگایی بکرێم و یاخود کەیسەکەم بگوازێتەوە شاری سلێمانی. لەبەرەوەی من یعنی کە من 4 ڕۆژی تر دەبێتە ساڵێک لەم شارم. ساڵێکە چونکە 15 من هاتم بۆ سلێمانی، ساڵێکە 15 2020 4 ڕۆژی تر دەبێتە ساڵێک من لە سلێمانی. یعنی خۆی لە خۆیدا ئەمە ئەوە دەگەێنێت کە من لە ترسی دادگا ڕام کردووە، لە ترسی ئەوەی کە دادگا بێلایەن نییە. من زانیاری مەبوو کە لە ناو بنەماڵەی بارزانی و لە سەرۆکاتی حکوومەت کە 3 ساڵ حکمیان بۆ من بڕیوەتەوە. زانیاری دروست و دقیق. تا ئێستا بەرگریەکان لە چالاکانی بادینان تەنها لە چوارچەوەی قسەکردن و گرتبوونەوەی ناڕەزایی بووە، ئەویش تەنها لە سنووری پارێزگای سلێمانی. بە پێچەوانەوە لە هەولێر و بادینان ناڕەزایەتیەکان بۆ شەقام نەگوازراونەتەوە. تا ئێستا نەتواندراوە فشار لەسەر حکومەت دروست بکرێت بۆ ئازادکردنیان و هەڵۆشانەوەی بڕیاری سزادانیان. تەنیا یەکی وا ماوە، ئەویش تانە لێدانە لە بڕیاری دادگای پێداچوونەوە بۆ ڕاستکردنەوەی بڕیارەکە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.